هیوادارم لە تەخەڕوجکردنی حکوومەت پلانێکدانێ بۆ دەرچوانی چونکە بەڕاستی ساڵانە دەرچوانێکی زۆرمان هەیە و بەڵام بێ ئیشیشن هیوادارم هەم قوتابی بتوانێت سوود لەوە بوەرگرێت کە سوود لەو شادە وەرگرێ هەمیش حکوومەت سوود لەو دەرچوانە وەرگرێت. ئەمڕۆ خۆشتری ڕۆژە لە ژیانی هەموو قوتابێک بێگومان ڕۆژی دەرچوونە دوای 4 ساڵ لە ماندیبوون و هەوڵ و تێکۆشان و شەو نەخۆنی هیوادارم هەموو قوتابێک بە ئاواتەکانی خۆیان بگەن. سویەک ساڵ بۆمبارێکی مێسە دەشت گوزەراوە هەموو ڕۆژێ دەبینین کە چەند نەفەر هەموو ساڵەکە لێرە خڕ دەبینەوە چەند نەفەر لەو کەسانی کە قوربانی سلایشی مێبوونی نوێندا نەماون لەو ئاخیریدا چەند ڕۆژ لەوە پێش بازم نەفەرێکی دیکە وەک جانباس شناسایی کراوە ئێستا لێنمان نەماوە عەمەلی خوای کردووە لەو فاسەلەدا ئەفراتایەکی دیکەشمان هەن کە شناسایی نەکراون و لەبین دەچن و شەهید دەبن وەرێ لە هیچ جگایەکی نوێیان نامێنێ. ئەو بۆمبارانی شیمیایی سەردەشتێ شتێک نەبوو فقط شەڕ لەگەڵ خەڵکی سەردەشت و قوربانیکردنی خەڵکی سەردەشتەوە پێما بێ هەمرە بۆ ئینسانیەت بووە تەواوی جامعی بەشەری جامعی ئینسانی هەموو موظفن لەبەر پرسبوون بۆ قەزەیە کە بتوانن ئەو زوڵمەی کە لە حەقی میلەتی سەردەشتێ کراوە و هەروە 8 مانگ دوای بۆمبارانی شیمیایی سەردەشتە لە هەڵەبجێ کراوە. خەلکێمە هێشتۆ ڕێورسمێتکەڤنی دمۆین وەکی هۆری کۆری زبۆرە و ئەو تشتی دمۆین ئەلحەمدلله بەس ئەvە ئەم دۆسۆ دورین ئەمە دەکبینێ دۆسێ دورینە دەکبینێ شۆڵوک جۆرێ هەروو چنە هۆریەیەکی بەم وەکی منتەقێ دەشتێ وەڕام گەلە کۆنەوەکانیژی و هێمەژی هەندی مساعات نینە دەڕۆسە و ئەو نینە جۆ هەموو دۆسێ وتکەم بەلێ پۆ چنە هۆریەک و دوو زبۆرۆ ئەvە دەخلدرینە وەختێ دەخلۆیە و معلومە هەکە ئەز دەخلی بدریم ئەس ترێ نەشین بەس وەکە ئەم پسمۆم و گوندی و ئەم هۆری کۆی گۆدە هەروش چنە هۆری کۆدە ئەڤکە زبۆرۆ منە ئەکە هەوس برۆدەر بێن نێزیکی 5-6 تەراکۆ یعنی حتى نیڤرۆ ئیزنەوە خودەوە 5-6 تەراکە حتى نیڤرۆ دەخلۆسکەن یعنی ئەم ئەvە دەخلۆسکەن یۆ بزەحمەت ئەژی